هیچ شتێک بەقەی دووشت دڵی مردوو زیموو ناکاتەوە. یەکەم قورئان بەگوێگرتن لە قورئان، هیچ شتێک بەقەی قورئان دڵپاراو ناکات. هیچ شتێکیش هیچ کتێبێکیش لە دنیاە بەقەی قورئان جوان باسی قیامەت ناکات و بە ئوسلوبێکی جوان هەر قیامەت وەکو فلیمێک بۆ لێ ئەکا لە بەردەم کە ئاوە سەیریکەی ئەوەی قورئانە خوێنێتەوە وا ئەزانێ خۆی لە قیامەتەکەیە، خۆی لە ڕووداوەکانە یەک بە دوایەکە. باشترین کتێبێکە فێری قیامەتتانکە بەخواتان بناسیێنێ بخاتە ئەو جە و ئەجوا ئەوە چییە؟ قورئانەکەیە. حالەکە لە ئاەتەکانی بکەن، تەدەبوری ئاەتەکان بکەن، لە معناکانی تێبگەن، لە قزمەتیا بن. دایم ئەم ذیکری قورئانە با لە سەردەمتان نابێ. دووهەم گۆڕستان، قەبر و گۆڕستان. لەگەڵ زانیتان دڵتان ڕق بۆ خەریکە بەرولاری ئەڕۆن چۆ سەردانێکی لەگەڵ دوو جەنازە بڕۆ بۆ سەر قەبران کە ئەینێژن لە قەبرستانەکە دوای خەڵک دانیش و بە دیار قەبرەکانەوە بزانە ئەوانەش هەمووی گەنجی جوانی وەکو ئێمەمانان بوو. هەر یەکەی بەتەمام بوو تا 100 ساڵی کە بژی، هەر یەکەی بەرنامەی بۆ 100 دانە ساڵی کە هەبوو. ئێستا هەمووی چۆتە ناو قەبرەکەشەوە هیچیشی نەبردووە لەگەڵ خۆیان بەس ئەو تۆزە عەمەلەی ئەگەر کە پێی بڕابێت. قەبرستان گۆڕستان لەگەڵ چییە؟ لەگەڵ قورئانە. ئەو دوانە باشترین دەرمانن بۆ دڵکەمی ڕوێنێتەوە ئاوادانی کاتن.